هونەرمەندی شێوەکار ئاریان لەتیف بەشداری کرد لە پێشانگایەکی نێودەوڵەتی شێوەکاری لە ڕۆمای پایتەختی ئیتالیا. ئاریان لەتیف تاکە هونەرمەندی کوردە کە با پێشنامەی ڕسمی وە کوردێک بۆ بەشداریکردن لە پێشانگاکە بەدەست گەیشتووە. هونەرمەند ئاریان لەتیف ڤیدیۆیەکی تایبەت بە پێشانگاکەی بۆ دیسکی هونەری کورسە نیوز نردووە، پێکەوە با بینەریین. ئەمڕۆ لە ڕۆمای پایتەختی ئیتالیا بەشدارین کرد لە پێشانگایەکی نێودەوڵەتی کە 33 هونەرمەند لە 22 وڵاتی جیهانەوە بەشدارن. ئەم 22 وڵاتە وڵاتانی زۆر بەشێک لە وڵاتانی شنگن و بەریتانیا و ئەمریکا تێدا بەشدارن هونەرمەندەکان لە هۆڵی بۆربۆنیگا کە یەکێک لە هۆڵە بەناوبانگەکان لە ڕۆما. پێشانگاکە پێکهاتبوو بەشداروانی پێشانگاکە و پێشانگاکە پێکهاتبوو لە تابلۆ و کاری ڤیدیۆ ئارت وەک پیکەر. ئەم کارانە تێدا نمایش تێدا کرا و هەر هونەرمەندە و بە ستایلی خۆی تێدا بەشدارە.